ناوبینم چاومە بینێ بەڵامەونە ڕێزی کە ناوبینم هۆشت بەسەر و خواری خۆت بێکە نەکەویتە ناومەیان مینم تاک بەتەکی ورسەکانم بووە بە مشاوری کاری خۆت و ئەم ساڵی گێنی خۆت حاجی پێ دەڵێکە سارمەنە سەر خۆت ئێسراریش مەکە ئەویتانە حرامە گەڕێنە و ئسرافی مەکە چونکە خۆم بەدەستی خۆم دەکوژم ئەگە کارێکم لە کوردستان نقلاب نەکە ئاگە تیکەی زیلیش بنێ خێرا و جۆرەس حالت دەکا مامە جینە و داغیرەتی ناوێ سفەتە کە پیاوی دەوێ بەرتەکەوێ شێرەکە لە مەیدان دەردەکەوێ شیجە دەڕمەبیتت مۆسن شێران ترسان چونکە تۆخسم پیا و مامە لە کۆبوونە واسم نامینی میش گوێدار بزە حورسم مەناسە نەبیسم گەوات هەناسە لە دیست هەسانە دەم لە پێنووس و وەیسمم مەمیزت تۆ زارفەت لە پا ئافرەتی علەمەتی بێجە دەرفەتێ بیڵە بیڵم کۆڵفەدی دەم و جوانە خۆم ئەفریقی شیرینی نێنی بەهانە سڵفیە گرە بڵێ هەمانە خۆت نەبینی لەگەم لۆتی بیتە خۆمە سەرا قوتی اینجا فرسبوونی من شاخم دەستکە فەسڵم نەکەکە شۆخی نییە حاڵ دەکەم باڵ دەکەم بەڵێ مەربەرگ ئەمریکا تۆ خەفەتی باربیتە لە حاڵ وەزی من حاڵیتە سەر بە کامەرە منە مشکڵە بتبێ ماڵدە حاجی شەو و ڕۆژم سەرد و پاکە بیکەشمە با خۆمی پاباسان لە دەستی نادەمەگە سنجا بکرێمە دیوە لە باسی گوڵ و ڕخنە ئەوە لە کار ئێمەنێ ئێمە خەڵکراوین بۆ ڕەبەڕەب جووا بدەیە لە نێو سەکرێ باشگیری زۆرگیری دەگیری یاگیری تەشکیلی ژیابوونی دووجین خۆگرم نامگرن ئەفەڕم لەبەرم نابینم ئەکرم مشکم ئەجنم ئەسمم بەڕەفم وەزیم لەبەرم چوو منم نابینم نەفرە لەکنم مامەڵ و واگری وەکار شەمنم شامنی دەگیر و واش بژەمنە ناتیسین لەبەد و دەرد و دار نقطة صفری مرساتی هەرژین بەڕژە ژێر و بان شارڵات و قاڵتاقی بۆ سەر و بۆ خۆر و ناخۆین و خاڵ جەوهەری هەستیاری نبینم لەبەرەوە بووبینمە شارڵات و قاڵتاقی ناتیسین لەبەد و دەرد و دار نقطة صفری مرساتی هەرژین بەڕژە ژێر و بان شارڵات و قاڵتاقی بۆ سەر و بۆ خۆر و ناخۆین و خاڵ جەوهەری هەستیاری نبینم لەبەرەوە بووبینمە نابینم ئەو هەڵمەتە چاک و جوانە بۆ کۆمەڵگات نابینم تۆ بڵێ تو نەڵێ خەڵکی بە چای خۆیان دەبین و هەزمی دەکەن بە ساردی من و ئیدی حەز ناکەن بەشداری بن بەشداری مەبن چونکە ئەمانە گۆڵت دەدەن هەمویان لەبن و مۆرفین فشار دێن بۆ عساب و لە قەدەدەن لە سەرسینە دەونە دوورت دەخەنەوە کەنات بینم بە دوور بینم نامەوێ دووریان خەم لە خۆم ئەیان هێنم مەسەردینم بە حەقیانت ببینن ئەگەر خێراپم خوددا دوورم خالە ئیمان و ژینم فەرمووت خودای ڕەبی کوردی منم لە خۆڕایی ئەگەر تۆ خودابی یە حاڵێکت پێ بدەم دایی وەکوونە و چە و بەچم ئەمانە هاتنە دەورم سەر پام حکوومەت دەکەم لە کوردستانی گەورە پەلەی لێمەکە نەگا بە هەمومان نۆرە بە نۆرە لێرە هەمووشت بە نۆرەز ماس خەرم لێ دێ بۆڕە بن تزارت دەگۆڕم دوانین بەڵام فرە زۆری نەمانەوێ حاڵ و هۆفازی ڕەپی کوردی لە بن و بگۆڕین مەساحەتم فرە زۆرە لێرە بۆ سنە جاتورین هەر لە زوو گرتومە حکمی ئیمپێراتورین بن و لەسەر سەرین کوڕوزانەوەی ناوێ کۆڵ نادێ سەردا ناخین لە کەس ناپاڕێنەوە بۆ یارمەتی خۆمان ئامادەی شەڕی بۆ دەکەین بە دەستی دێنین یا بە دەستمان دێن نەو کاتە من حاڵی پێ دەکەم کە لەسەری بخوێنم بێسە ئەو ڕێگا کە دەڕۆم پڕ لە زام و وێشە بەرە خوارە دەبینم قووەتی ئەوێ زاڵ و لێژە ئێمە مەزهەری قووەتین هەڵسە بۆ خۆ دامەنیشە ئەو باوەڕانە لە مێشکتین و کە لەگەڵ منێژە ئەو ڕێیانە لە پێشمە بێ بە دەلیلی تەغیری ئیدەی ئەفکاریەوە بەڵام ئەو تەغیرانە شاید بێتە بەعاسی شکانی ئستراتیژیکی باوەڕی من نقطەی صفر مەرزی